ئەلەو کاتەیە کە تۆ براکەت خەمە ناخوا، باوکو دایکە، منداڵەکان و هاوسەرەکەت خەمت ناخۆن، هاواری خۆیان یانە یەک کەس هەیە هاواری تۆیەتی. لەو ڕۆژەیە کە ئەڵڵا جەلە جەلالوهو باسی کردووە، براکەت لێت ڕاکە، دایک و باوکە لێت ڕاکەن و لێیان ڕاکەی، منداڵەکان و هاوسەرەکەت لێت ڕاکەن و لێیان ڕاکەی. لەکوێ؟ لە ڕۆژی قیامەتە. تەنانەتی ئادەم عەلەیه السەلام، نوح، ئیبراهیم، موسا، عیسا، باشە ئەم پێغەمبەرانە ئولو العەزم ئەڵێن نەفسی نەفسی، ئەڵێنەی پەروەردگارمان خۆمان ڕزگارکە، خۆمان ڕزگارکە. لە سەختی ئەو ڕۆژە کە 50,000 ساڵە هەموو بوونەوەران ملیاراتی ملیار خەڵک کۆ بنەوە چن بۆ لای ئادەم، فریامان کەوە فەرمێ نەفسی خۆم، ئەچن بۆ لای نوح، فریامان کەوە فەرمێ نەفسی خۆم، ئەچن بۆ لای ئیبراهیم، ئەچن بۆ لای موسا عەلەیه السەلام، ئەچن بۆ لای عیسا عەلەیه السەلام، هەر هەمویان ئەڵێن نەفسی خۆم. بەس ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم لەوێ فەرمێ ئومەتی ئومەتی، ناڵێ نەفسی خۆم، فەرمێ ئومەتەکەم. ئەلەو کاتەیە کە تۆ براکەت خەمە ناخوا، باوکو دایکە، منداڵەکان و هاوسەرەکەت خەمت ناخۆن، هاواری خۆیان یانە یەک کەس هەیە هاواری تۆیەتی، ئەویش ڕەسوڵ اللهە صلی الله عليه وسلم. کوا وەفا و ئەمەک بۆی، کوا خۆشەویستی بۆی، ئەو خۆشەویستیەی ئەو هەی بووە بۆمان، کوا بە لە سەتا یەکی بڵێ لە هەزارە یەکی ئێمە هەمان بێ بۆ ئەو، کوا واللهی کە تەماشای ئەو فەرمودانم ئەکرد خۆمم لە پێشچاوە کەوت. کامە خۆشەویستی ئێمەیە بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم؟ کامەیە؟ ئادەی با خۆمان بەراو بکەین. لە بەسی ترین ناڕەحەتیە خەڵک هەموو دینەکەی فڕێیە، لە ساحەی مەحشەرا وەڵێ ئومەتەکەم بە دوو زر لە خەڵک دینەکەی دانێ، دوو پاروی لێ بگرەرەوە، لێی بگرەرەوە، دینەکەیە فرۆشێ. رسول الله صلى الله عليه وسلم لساحي محشر على أمتكم نشي ديون سطو أو اندها زاري دي ولا صحابة بس